بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری هونەرمەند کاک بەهادین هەڵەبجەییمان کردووە قسە و باسەکەین لەسەر ئەزموونی کارە هونەریەکانی قسە و باسەکەین لەسەر نوێترین کاری کاک بەهادین بەخێر بێ. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان، خۆشحاڵین کە ئەمڕۆ لەم پرۆگرامی ئێمە ئامادە بووی. من شەروە خۆشحاڵم، سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ بۆ ئێوەش. بەڕێزیشێ تۆزێ ڕەحمیشمان لە یەکەوە نزیکە چونکە هەردووکمان هەڵەبجەیی ڕاستەکەی هەڵێن تۆزێ هەڵەبجەیەکان ئەنسوورین بەس لە ناو هەڵەبجەنا لە دەرەوەی هەڵەبجە وات لە هەر شوێنە بێریکە یەک گەلێ خۆشحاڵ بووم. من هیوادارم کە بتوانین بەرنامەیەکی بەپێز بینەرەکانمان چێژی لێ وەرگرن. ئینشەڵڵا هەروە بێ. کاک بەهادین، پێم خۆشە بزانم سەرەتای کارکردنی هونەری تۆ بۆ کە ئەگەڕێتەوە بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە، یەکەم ئیشی هونەری چی بوو کە دەستت پێکرد؟ چۆن بوو ئەم ڕۆحە هونەریە لە تۆیە سەری هەڵا؟ من وابزانم پێش بەرنامەکە باسی ئەوەمان کرد. بەڵێ باوکم نەفی بوو لە جنوب، بەڵێ کە نەفی بوو 10 ساڵێک لێ بوو. دیراسەی عەرەبیم لە یەکی ئیبتیدائیەوە هەر عەرەبی بوو. لە قوتابخانەیەک بووین لە ناحەیەی گەرمە نزیک فەلوجە سەر بە ڕوومادیە. بەڵێ مامۆستایەکی هونەرمان هەبوو لە بەغاوە ئاهاو ڕۆژانە دەرچی هونەر و ڕسم و ئەمانەی پێوتین. ڕۆژێک هیچ باوکم باسی پێشمەرگەشتووە ئەو باسی ئەو شتانە نەکەی، ئەگەر قسەت کرد بڵێ فیدایی. ئەو وەختە باوباوی فیدایی فەڵەستینەکان. بەڵێ لە ڕیزاوە چابووین بە عەرەبی وتی بەها تعال ئلقی خطبە، یعنی خیتاب. بەڵێ ئەخوای منیش ئەم وشەیی باوکم لە جۆما فیدایی وشتیوە، وەڵام منیش بە دەنگی بەردوتم أشرقت الشمس صباحا ونهض الفدائي شجاعا تقولي بولين دوای صدفة هاد أو رجاء درسي أو ما نهبو وتي بهادين تو هەستێکی هونەری تایە، هەستێکی خیتابەت تایە، هەستێکی هونەری من نەمەزانی پەیمانگای هونەرەکان جوانەکان و ئەمانە چێ وەختە تەلەبی وابزانم 3 بووم یا 4 لەو شوێنە دوورە دەستە و لەو شوێنە ناخۆشەش لەو شوێنش کە زۆر ناخۆش بۆ ئێوە جیانتان بێگومان غەریب بووین و یعنی زۆر معاملەی جوانی لەگەڵاکردم و دەستی ڕسمیشم هەبوو لەگەڵیا. وتی ئەگەر سێیم تۆستە تەواو کرد تۆ بڕۆرە مەعهەدی فنون جەمیلەوە، ماڵتان هەر لێرە ئەبێ. زۆرم پێ ناخۆش بووتی ماڵتان تا سێم تۆستە لە وڵاتە ئەبین وتی لە بەغایەوە. ئەمانە بۆی شەرحکردن. ئیتر لەهۆوە هەستێ لە لای من دروست بوو. ئیتر شانۆگەری ناو قوتابخانە ئێستا پێڵێن شانۆی شەقام. ئەمەی ئێستا پێڵێن شانۆی شەقام. لەو زەمەنەوە من سەرقاڵم تر هاتینەوە بۆ هەڵەبجە و دوای بەیانی 11 ئازار و هاتینەوە لەگەڵ برادران اینجا هەندێ زروفین. اینجا لە 73 بوو یا 4 بوو لە هەڵەبجە کە هاتینەوە کاک حەمی حاجی حەمە شەریفی جێڵەرەیی ڕەنگە ناوت بیست بێ تیپی شانۆی گۆرانمان دروست کرد. من مناڵترین بوو، من و ئەنوەری ئەحمەی کارەبا لە هەمویان مناڵتر بوو. ئەو وەختە مەقەڕەکەمان یعنی شوێنی نیشتەجێی تیپەکە لە ناو یەکێتی قوتابیان نابوو، ژوورێکیان نابووینەوە. بە هەر حاڵ بەهۆی زروفی سیاسی و ئەمانەی هیچ کارێکی هونەریمان بۆ نەکرا، بەڵام هەتا ئێستا وەکو مێژوو نەنووسراوەتەوە. چەند جارێ باسم کردو ئاوا لە چاو پێکەوتنەوە ئەم سەرەوتەر هەر باز نەکرەوە. بە هەر حاڵ ئیتر دوای نوسکۆ و لە 76 من هاتمە سلێمانی و دابڕام لە کاری هونەری هەتا هاتینەوە. بەڵام لە 70 بۆ 74 کۆمەڵێک ئیشی لاکۆڵان هەبوو. جاران لە هەڵەبجە ڕەنگە لە سلێمانی جوابێ لە هەموو کۆڵانێکە گەنجەکان لە هەموو گەڕێکێکە نەکۆڵان لە هەموو گەڕێکێکە سەکۆیەکیان دروستە کرد بۆ شانۆ. باشە تر تۆ لەو شانۆیانە زیاتر ئیتر ئاوا سەرقاڵی ئەمانە بوون و هاتنی و هەتا تقریبا ئیتر شەڕی ئێران عێراقی بەسەر هات و ئەچی بۆ عەسکەریوێتەوە. بە هەر حاڵ لە 76 عەبدوڵای خەیات بە ڕەحمەت بێ ڕۆحی شاد بێ هەم پورزاشم بۆ هەم وتی وەڵی کۆمەڵێ گەنجین تیپێکمان دروست کردووە حەزەکەی بێ لەگەڵمانە کاری خۆناسەکانمان کرد وەکو
یەکەم ئیش و بچمە سەر شانۆ و بەڵێ چ ڕۆڵێک ئەبینی لەو دەوری سەرەکی بوو بەڵێ خۆناسەکان کارێکی کۆمەڵایەتی بوو سلێمان گەڵاڵی خەڵقی هەولێر بوو خوێندکاری دەرهێنان بوو ئەو بۆی ئیخراجکردنی تر لەوەوە کارەکان دڵە بێبەشەکانی هاو بەشەرە دوای دڵە بێبەشەکان بوون بە ئەندام لە کۆمەڵی هونەرە جوانەکانە کاری خۆناسەکانمان کرد لە دەرهێنانی برای بەڕێزم کاک سەدیق عەزیز ئێستا لە نەرویجە دوای ئەوە کوڕانی عەشقمان کرد ئەمانە هەموو شانۆگەری بوو هەموو شانۆگەری نەمانەی کە باسیەکەم بەڕێز مەجید دەریهێنا دوای ئەوە دەروێشەکان بە دوای ڕاستیە وێڵن بە ڕەحمەت بێحسێن مسری هەر بۆ کۆمەڵ کردی لە یەکەم فستیڤاڵی شانۆی سلێمانی دوای ڕاپەڕین ئەمە نمایش کرا دوای ئەوە ڕێسا لە ڕێسا بەدەر مەجموعەیە کاری شاکاری جوان جوان و نایابوو بە پێز و هەتا ئێسش تەسەوڕەکەم ئەو ئیشانە لە زاکیرەی گەنجی ئەو سەردەمە ماوە ئێوە ڕەنگە لەو وەختە نەوە دەکان بوو ئێوە مناڵن ئەڵێن باوکە ئێوە هێشتا لە دای یعنی کۆمەڵی ئیشی شاکاری جوان جوان بەداخەوە هەندێک حاڵت شەڕی ناوخۆ نازانم چی و ئەمانە ئیتر شتەکە بۆ ماوەیەک پووکایە بەڵام شانازیش بۆەوە دەکەم کە یەکەم فلیمی قوربانی کە لە سیناریۆ دەرهێنانی برای بەڕێزم کاک نەجم هۆگر ئێستا لە ماڵەوە جڵدی دەمەکلەوە بەداخەوە ئەوەی یەکەم فیلمی قوربانی بوو یەکەم فلیموی وەزارەتی ڕۆشنبیری بوو لە یەک کاتژمێرە سەعات 9 لە هەموو کەناڵەکانە لە کاتژمێری نوە پەخشکرا یعنی لەوەش هەر بەشدار بوو ئیتر لەخوا بەجابێکارەکان بەردەوامی هێنا بەڕابووتەوە بە کۆمەڵێ زنجیرە درامە و دوو فیلمی سینەماییشم هەیە زۆر باش ئەو کاری مامۆستا باست کرد لە هەموو کەناڵەکان لێ کاتژمێرە پەخشکراوە ئەوەختە بەرەی کوردستانی هەبوو بەڵێ ئەو باسی لە چییە کرد هەر کارێکی کۆمەڵایەتی بوو بعد لە ژیانی کۆمەڵایەتی و هەندێک حاڵەتی ئەو زەمەنە بۆ ئەو کاتی خۆی بۆ کاتی خۆی بە پێز بوو جوان بوو ئیتر کارەکان بەردەوامی هەتا ئێستا هەر بەردەوامی تا نوێترین کارێک کە باسیەکەین دوای کۆچی دوایی کاکە عەبدوڵڵا تەقریبەن ساڵ و نیوەوە تا کۆمەڵی ئیش هات پێویستم بۆ بوو ساڵ و نیوەی استراحەت کرد ڕۆحی شاد بێ ئەزانین زۆر کاریگەریەکی تایبەتی لە من کرد چونکە هەم هاوڕێی تەمەنم بوو هەم پورزان بوو هەم هاوڕێی هونەریشم بوو خوا لێی خۆش بێ ئامین ئیشەڵڵا بەداخەوە لەم ماوەی ڕابردووە خاستن بەهۆی کۆرۆناوە بەداخەوە ینی ڤایرۆسی کۆرۆنا زۆر ئازیزی لێ بردین یەکێک لەوانە کاک عەبدوڵڵای خەیات بوو ینی کەلێنێکی زۆر گەورەی کردوتە ناو هونەری کوردی بەداخەوە بەڵام تێ لە کۆتاییە ئێمەش هەمومان ئەمرین و ئەڕێن بۆ لای ئەوان بەڵام مردن لە هەڵەبجە کەسم نەماوە ینی هەر خۆم و خوشێکم ماوین سێ براو دایکم و باوکم و پێنج خوشکم تەبیعی چونکە ئەوە شتێکی بە کۆمەڵ بوو کاریگەری هەبوو تا ئێسش کاریگەری تایبەتی خۆیە بەڵام ئیتر هەر کەسە و بە تایبەتمەندێتی خۆی کاک بەهادین باسی ئەوەت کرد کە لە هەڵەبجە بەداخەوە بۆی ئەو کارە ساتە گەورەی کە لە ساڵی 1970 ڕوویاوە و بە ئێستاشەوە کاردانەوەی خراپی هەیە لەسەر ئەو کەسانە و لەسەر هەمومان بە تایبەت هەڵەبجەیەکان بزانمک و هونەرمەندێت هیچ کارێکت نەکردووە قەت ڕۆژە لە ڕۆژان بیرتەوە نەکرێتەوە چیرۆکێک بنووسی چیرۆکی خۆدۆک و هەڵەبجەیەک وەکو ئەوەی کە چەند کەسێک لەو کارە ساتەیە کۆچی دواییان کردووە بیکەی بە نمایشێک بیکەی بە ئیشێ بیکەی بە کورتە فیلمێک بە فیلمێکی درێژ دەبێت ئێمە زانیم ینی پەیامی هونەری زیاتر ئەگات ناڵێم دەستی قەڵەمم نییە ویستم ژیاننامەی خۆم بنووسمەوە جەڵدەیەکی زۆر قورس لێیە بەداخەوە دوای 2-3 ڕۆژ دوای 6 لاپەڕە ئیتر وەسانم وتم تەواوی کە مەترسم بمرمەوە لە مردن بەدەستی کردن بەڵام چیرۆکێکم بۆ برای بەڕێز مامۆستا دڵشاد مستەفا ئەو وەختە مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان بوو دەربارەی ماڵی باوکم برایەکم معوەق بوو لە ژێر زەمینەکە هەموو خوشکەکان بە دەوریا
ڕۆحیان دەرچوو بوو گیان کردی نێشتە بەکارێکی بەڵێ. فکرەکەم مایە کردی بەکارێکی شانۆیی لە پەیمانگای هونەرە جوانەکان ئیشەڵا ئەگەر تەمەەن بوار بێ بەنیازم ئیتر دوای ئەم کارە خۆم تەرخان کەم بۆ نووسینەوەی ژیاننامەی خۆم لە ڕۆژی لەدایک بوونمەوە هەتا ئەگاتە ئەمڕۆ بە کۆمەڵێ ئەحداد ئەم بەڕاستی ژیانێکی زۆر سەختم بردۆتە سەرۆرە مناڵی لە جنوب و لە ناو غەریبیا بێتە سەرێتەوە هەڵەبجە عالمێکی کەیە لە دنیایەکەوە بۆ دنیایەکی تێگەی اینجا 4-5 ساڵ لە هەڵەبجە چاوم یەکسەر هاتمە سلێمانی ئەنی سەیری کە ناو جنوبی بڵێ ناو عەرەب ئەگەڕێتەوە بۆ هەڵەبجە تایبەتمەندێکی تایبەتی خۆی هەبوو تێکەڵاو بوو لێرەوە هاتمە سلێمانی تر لە 76 لە سلێمانیم یعنی سێ گۆڕانکاری جەزری بناغەی لە ژیانی مناڕوویاوە هەمووشی بەمەعساد هەڵەبجەشی بێتە سەر یعنی بەڕاستی من ناڵم من هەمیشە قەرزاری باوکم یەکێک بوو لەوانەی کە لە جنوب بووین زوو جومعانەی بردم بۆ بەغا کوڕە گەورەی بووم ئەی بردم بۆ بەغا ئەوە نییە باسی مامۆساکەم لەگەڵا کرد وتی پێنجشەمە بۆتی بەیانێ و بم بۆ بەغا ئەو بم بۆ سینەما یەکەم فیلم کە بینیم لە ژیانە فیلمی عەسابە بوو 63 بوو یا 64 بوو سینەما بابل بوو وتی ئەم سینەمایەش بۆی شەرحەکردم ئەم سینەمایە گەورەترین سینەمایە لە شەرقی ئەوسەتە باوکم لە گەنجیا تێکەڵاوی ملیکەکان ببوو لە گەنجیا لە چلەکانە کە چوو بۆ بەغا بوو بەم فۆزی مرور لەبەرەوەی باڵایەکی بەرز و قۆزوی تر هەڵەبجەی هەممان هەروین ئەمان جوانی ئەبێ بە سایەقی ماتۆری مەلیک لەو سەردەما اینجا بۆی باسە کردم کە ئەم گۆرانی بێژوم و مەسیلانەکە لە مسرەوە یەنە ماڵی مەلیک و ئەم ژیانێکی تایبەتیان هەبووە ئەو تەعاملە یعنی ڕوحێکی هوەری لە باوکما بوو حەزیەکرد لە منیشا ببێ یعنی بێگومان من دڵنیام لەوەی کاریگەری باوکم زیاتر لەسرم بووە بۆ ئەوەی ئەو کارە بەردەوام پێی خۆش بوو تۆ ینی بینی کاری هوەری ئەەکەیت یەکجار ڕسمم لە جەریدا دەرچوو بوو بۆ مقابلە و ئەمانە لە هەشتاکانە لێی کردبووی و کردوێ جزدانەکەی هەچی ئەچوو بۆ ماڵمانەی و ئەوە مقابلەی یعنی هێندە حەزی بەکارەکە بەداخەوە خۆزگە یعنی یەک دوو کاری تەلەڤیزۆن بەهەرحاڵ ڕۆحی شاد بێ تەمەنی درێژیان بۆ ئێوە جێشت بە ئیشەڵا بزانم کاک بهادین ئەو هەموو کاری کە باست کرد لە سینەما لە دراما لە شانۆ بزانم حەز ئەەکەی چ ڕۆڵێک نەبینیت چ ڕۆڵێک هەیە کە تۆ حەز ناکی بیبینیت پێشتر هەمووەوە زانین کە بەڕێستان لەگەڵ دەرهێنەرەکە دائنیشن مەسەلەن ڕۆڵەکەت بۆ شیەکاتەوە نەسەکەت هەیەتێ بزانم پێت خۆش نییە چ ڕۆڵێ ببینیت و بۆچی حەز ناکە ئەو ڕۆڵانە ببینیت من مقابلەیەکی فەری شەوقیم بینی پێیان وت گەورەترین خەڵات کە پێ دراوە چییە؟ تفی پیرێژنێک بوو لەسەر ڕۆڵەکەی لەسەر ڕۆڵەکەی وتیان چۆن وتی عادەتە ینی کە فلیم تەواو ئەبێ یەکەم پەخشی خەڵق بانگێشتەکەن بۆ بینینەوەمان وتی کە هاتمە دەرۆ لەبەر دەرگاکە پیرێژنەیەک تفی تێکردم وتیتەوە بووە وتی بە گەورەترین خەڵاتم زانی لەبەر ئەوەی هەستم کرد من ڕۆڵەکەم بتوانی بینم و دڵنیا بە ئەو سەرکێشانەی کە ڕۆڵە بینن زیاتر ئەچنە ناو خەڵقەوە بەتاکیت ڕقی لێتە بێ هەتا ئەدناسێ من زۆر کەس مەسەن پێ مامۆسا بەخواوە نەم ڕق لێ بوو بەڵام زۆر جیاوازی مقابلەیەکتم بینیوە تۆ ئەم هەموو شەهیدەوە هەیە بۆ ئەم ڕۆڵانە بین وتم ئەمە نمڕق لە جاشە ئەمە نمڕق لە جاشە ئەمە نەمڕق لە جاش بووە چونکە ئێرەم برینارە بەدەستی جاش تێ هەڵدراوە حەزەکەم لە ڕۆڵەکانە زۆر سووک و ڕسوایان کەم هەر شەرمەزاریان کەم من برادری تەلەفۆنتی بۆ دەورێ ڕەزا چ وتم جوانجی قەتی بە لە ئامۆزایەکی خۆتە چ قسەی پێوتم جوانجی قەتی بە لە فلان کەسی ئامۆزاتە چ ئیتر نوتقی نەما تێگەی بەڵام کارێکی تازەمان بەدەستەوەیە
باڵەخانەی هەنار باشە باسی ئەو کارە ئەەکەین دواتر حەزەکەم بە تێر تەسەلی باسیکەم بەس باسی ئێوەت کرد کە سەری مقابلەیەکی و هونەرمەندە عەرەبەوە کردووە لە سەردەمی ئێوە زیاتر بە حکمەوەی کە وەکو ئێستا ئەم کەناڵانی خۆمان کەم ینی نەبوو هەر سێری فیلمی مسری یعنی زیاتر فیلمی مسریش زیاتر ئەیبینی بزانم کاردانەوەی کام لە هونەرمەندە عەرەبانە بە تایبەت میسریەکان لەسەر تۆ هەبووە مەسەلەن حەزت لەوە بۆ ڕۆڵی کام لەو ئەکتەرانە ببینیت گەنج بووین بەڵێ ماڵمان لە کانیشقام بوو بەڵێ کۆمەڵێ گەنجی زۆر لای دوکانەکەی مەحمووی سافە کۆ ئەبوونەوە مەحمووی سافە لە کانیشقان ئیتر ئەمە پرتەقاڵ هەڵپترین بوو جاران ساردی مانوالێ کرد هەڵێ پتری بزانێت چنێ بەوە ئەمە هەموو یاری کوردەواری خۆمان بوو برادێکمی لێ بوو هەتا لەم شەوانە لە فەیسبوک برادەرمە کاک حەمە فەرەجی حاجی مەحموود جێڵەرەی ئاوای کرد دیبادی وڵی تۆ لە تۆفیقت دق نەچی من خۆم ماڵمان لە بەغابوو زۆرە و فلیمانی تۆفیقت دقێ هیچێ بوو لە ئەکتەرە مسریەکان هەمیشە ڕۆڵی شەری سێبینی خراپەکانی وتم یعنی ناوتی فیگەری دەم و چاوت کەمێک لەو ئەچێ سەیریکە لە نێو ئەو هەموو ئەکتەرانە تۆفیقی دقنی تۆفیقی دقن کابرایەک بوو زۆر سەرانجێ بوو یعنی ئەو ڕۆڵە ئەو هونەرمەندانی کە ئەو ڕۆڵانە ئەبینن دڵنیا بە لە زیاتر ناسراوترن زیاتر ئەناسرێن زیاتر بە چاویش زۆر چاوی زۆر لەسەرە ئێستا ئیمڕۆ لە دایرەیە بوو برادەرەکە هەر وتی کورە ناوەکە کوڕی وتی دەڕەزانی دوتم باخوێت چونکە ئەو کارەکتەرەی ئەوەی ڕەزا کاک نەجم سڵاو و ڕێزم هەیە بۆ یعنی کاک نەجم زۆر قەرزاریم وتی بادین کارکتەرێکی تایە ڕاستە تۆ بە ئایلەی وا و پیاکی تێکۆشەر و ئەمانەی بەڵام دڵنیا بە لە سەرێکیەکان زیاتر ناسراوە بیت ئەگەر بزانی چۆن تەعاملکەیت و لە قسەم دەرنەچ و فعلەن ئەوانەی ڕۆڵی عاشق و معشوقەکەشیانە بینی لەبیر کرا عەبدولی حەمەد جوان ڕەخنە زۆرەگرێ وتی فیت وەری هێناوە وتم ئاخر خۆشی هەر وەختی خۆی جاششتی وا بوو بۆ سوعبەتیەکە ئەنی بەدڵی بوو لە کۆتاییە زۆربەی زۆری ئەکتەرەکان بەدڵیان بوو و یەکێ لەو خەڵاتانی کە پێم بەخشرا کاک جەلیلی قوباتی زادە حاکم جەلیل زنجیرە درامەی ڕێحانە پەخشەکرا شەوێک تەلەفۆنی بۆ کردم کاک عەلی کەریم ڕقەمەکەی یابوویە وتی کاک بادنیەڵە بجێ وتم بەڵێ وتی جەلیلی قوباتی جەلیل زادەم وتم فەرموو ئەمریکا حاکم جان وتی هیچ ناڵێم وتی ئەوە نەدەستخۆشیت لێ ئەەکەم حەزمەکرد لێرە لەلام بوویتایە کۆمەڵێ ماچم بکردیتە هەر لەسەر ئەو ڕۆڵە هەر لەسەر ئەو ڵۆڵە لە ڕێحانە باسی غەریب مەکرد غەریب پیاوێک بوو ئالەوەیە پیاوێکی نیشتیمان پەروەریش بوو دژی براکەی بوو کە دەرەبەک بوو خۆ لەوە ڕۆڵی خراپیشم نابینی بەڵام تۆ ئەکتەر ئەتوانی دیراسەی شخصەتی خۆت بکەی نەفسێتی ئەو شخصیەتە بکەی ڕۆڵی چاک و خراپ لە لای ئەکتەر خۆیەتی چۆن ئەدایەکە چۆن لە دڵی جەماوەرە لە دڵی بینەرە جێگەی خۆیە کاتەوە ئەکتەر کابرایەتی سەرخۆش بوو لە داخی برا گەورەکەی دەرەبەک بوون و ئەمانە یعنی وەلحاصڵ لەخوا بەزیابێ لەوەشە هین بوون ئیتر تا ئێستا یا نامانەوە ئێستا بۆ برادرانە وت تا ئێستا ئێرە بەرەو ژوورم خاوەنی نین ڕۆژێ ڕیشمان پێڵنەوە ڕۆژێ سەرمانە تاشم ئێستا باس ئێوەم بۆ بکە بۆچی ئەوتت ئەم پێش بەرنامەوت ئەم ڕیشوشتم بۆ بۆ بەرنامە چانە کردو باسی نوێترین کارەکەت کە بزانین چییە؟ من لەگەڵ مخریجەکە یا کاغەفار خاوەنی کۆمپانیای جەنێ بەرهەمی ئەهێنێ بۆ کورسە دەم کارە وتی مامۆستا شخصێتێک هەیە زۆر جوانە بۆ تۆ
وتم فرموتي شخصيتك شيء خاون بيداويستي تايبته من زور رقم لكلمة شيت وكنت باڵای کورت و ئەمانە خاون پێداویستی تایبەتە بەڵام لەو شێتانە نییە وەکو شێتەکەی لای خۆمان کات مەحموو هەیە لە هەڵەبجە پیاوێکە بەنەستە قساکە کوڕێک هەیە لە کەلاری ئەڵێن خاون پێداویستی تایبەتە بەڵام قسەی بەنەستەقەکە ڕخ نەئەگرێ قساکە کە وای پێوتم یەکسەر وتم ئەتوانم فیگەری خۆم تەرتیب بکەم و تیڤی کە هەتا مخریجەکەیە ئیتر ڕیشم نەتاشی و سەرشم نەتاشی دوێنێ خۆم ئامادەکاریم کرد یعنی ئەم شەخصیەتە سێری زۆربەی زۆری ئەو خاوەن پێداویستە تایبەتانم کردووە قژ بەرەڵاو ڕیشات و دایمە بێتاقەت و ئەمانە دوێنێ وای کەپمان هەبوو سەر بە مستەلاحە سینەمایەکە قساکەن لای خۆمان ئەڵێن مکیاج مایکاب وەڵا ئەو خوشکەی کە مخریجەکەش بینی وتی مامۆستا ئەو ڕیشە هەر مەتاشە وتم قوربان هەر بۆ ئیشە هێشتمەجینا سمێڵیش مەتاشە لەگەڵ ڕۆڵەکانە خۆت رابێنیت وتی وەڵا ئافرم زۆر جوانە تقریبا 15 ڕۆژێکی کە سەری وێنەگرتنم لێ وتی هیچ دەستکاری مەکە بە کچەکەی وت هەیش دەستکاری مەکە نەتاقی کەرەوە نەمکیاجیکە ئەخر هەموو کارکتەرێک پێش چەند ڕۆژێک وای کاپی بۆکەن و تەرتیبات و ڕسمی ئەگرن لە کاتی وێنەگرتنەکە ئەبێ عینەن ئەو من هیچی نەویزیتر وتم باشە وەڵا حەقە شتێکم بۆ جیاوکەم لەک دەموچاوم لەگەڵ ئەکتەرەکە هینە بێ ئیشە هینە باڵەخانەی هەنار هەنار هەناری هەڵەبجە نییە باشە کچەکە ناوی هەنارە باشە باز لە ئەحداسێکەکە دوو کەسەکە یعنی وەلحاصڵ ئەو باڵەخانەیە بیشبهێنە بە کوردستانی ئەشبهێنی بە ماڵی خۆتی ئەشبهێنی بە شارەکەتی ئەشبهێنی بۆی نەفرۆشت مەغزای فلیمەکە ئەوەیە تێگەی ئیتر کۆمەڵی ئەحداسی خۆش و دیارە من مافی ئەوەم نییە باسی کەم لەبەروی نەدەریێنەرم بەڵام ئیشەڵڵا خۆی ئەو کارە هونەریانە باز نەکرێ بە وردی جوانترە ئێستا من لە دایرە بووم کە کارێکە کرا مثل ئەو خوشکانی لەلام بوو سوێن و قورعانیانیان ئەیان و ئەو نەتیجە چۆنم بەعکسەوە پێمەوتن شەوکە ئەیان بینیان و خۆوان نەبوو هەر نابێت پێی بڵێت بە هەر حاڵ ئیشەڵڵا ئومێدەوارم ئەم کارێکی جوان بێ کارێکی بە پێز بێ و دەرهێنەرەکەشی کاک جەمیلی مفاخریە زۆر باشە زەم ئەم کارانی ئێستا ئەکرێن لە ڕووی سینەماییەوە فیلمە درامیە کورتە فیلمە شانۆگەریە بزانم لە تموحی ئێوەی هونەرمەندانایە کاک بەهادین من نامەوێت لەگەڵ ڕێزم بۆ وەکو هەندێک لەم گەنجانی ئەمڕۆ پێگەیشتون قسە بکەم هەندێک هەیە خەتێکی ڕاستە و چاپ بەسەر هەموو کارەکانە هێنێ بەسەر زۆربەی کارەکان هەچی گەکرێ ماندووبوونێکی لە پشتەوەیە نووسەرێکی لە پشتەوەیە کامیرەمانێکی لە پشتەوەیە مخریجێکی لە پشتەوە تۆ ئەتوانی ڕخنەی لێ بگری خاڵە لاوازەکانی ئەو کارە بدۆزیتەوە بۆ ئەوەی ئەو برادری ئەو کارە ئەکە جارێکی کە یانەی کا یا باشتری بکە ڕخنەی ڕوخێنەر نەبێت ڕوخێنەر نەبی بنیان نەربی بەڕاستی برادری وتی کاکە دەبەسەی ترێەوە هەتاکەی وتم کاکە خۆمە یاری فتبۆڵێن ناکەی یاریی لە تەمەنێکە ئیتر اعتیزا لەکە وازێنێ بەس من مەسلم دووە بە گۆچانیش تەمسیلی کردووە ئێمە هەتا هێز و توانامان هەبێ بۆمان هەیە ئیشکەین وەشیکەین بەداخەوە بۆ ئەو قسەیە چونکە یعنی کە مسەسەلێک دەرەهێنرێ فیلمێک یعنی ئەم فیلمە خۆ بەس گەنج دەوریتیان نابینێ ینی ئەو ڕۆڵانی کە ئێوەی بینن ئەو کارکتەرانە هەمووی کاردانەوەی ناو کۆمەلگایە ینی کۆمەلگاش پێگە لە مناڵە پیرە گەنجە ینی بەداخەوە ئەوم زۆر بینیوە کە کەسێکی گەنجێنن پیری ئەەکەن
لە هەنێ لە ئیشا ئەوم بەسەر هاتووە جاران پیریانە بەڵێ پیریانە ئێستا جاری وایە گەنج بەڵێ ینی ئێستا تۆ ئێمە ئەم هونەموو نەرمەندەمان هەیە لەخوا بەزیابێ هەم لە ئافرەتیش و هەم لە پیاوانی شاکە بەتەمەنن بۆ تەمەنەکەی خۆیان زۆر جوانن بۆ یعنی ئەو دەرهێنەرانە نیان ئەم ینی دووبارە سوودیان لێ وەرگرنەوە. من دوو تەجروبەی سینەمام هەیە بەڵێ یەکیشیان بێکەسە کە لە حەوت و نیوی عالەمی هێناوە بەڵێ فیلمی بێکەس جیهانی ئەوەی دوو مناڵەکە دەور ئەبێنێ بەڵێ مخریجەکەی سویدیە لە سوید لەدایک بۆ بەڵام بەڕەگەز ڕانین بەڵێ تێگەی لەوانە فێری کۆمەڵێک خۆڕاگری بووین بەڵێ و هەروەها لە ژانی گەلی شاکە بەڵێ کاک جەمیلی ڕۆستەمی دەریهێناوە یعنی جاری وا هەبوو کاکە امتیاز و خۆگۆڕین و هەتا عەسر بەڵێ ڕۆڵەکەم ناهاو بەڵام یەک دوو جار یاری دەدەرەکەی خۆی ئەناتینێکی خۆی نەنات داوای لێبوردنەکەین ئەم دیمەنە پێیچ و وابوو مڕعات دەکەن احترام دەگرن ڕێزت لێگرن بەداخەوە هەندێک مخریجەیە هەرەوەنە لێبوویتەوەی لەگەڵی ئیتر کاری پێت نامێنێت تا کاری پێتەمێنێتەوە یا قسەی سەقەتەکە یا بە هەر حاڵ با ناو نێنی ئەرە وڵات ناومێنە کاک بەهادین گیان با دڵی کەسمان لێ جا هەڵەبجەش نازانم پرسیاری هەڵەبجەت هەبوو وا بزانم باست کرد کە ویستم ئەوە بپرسم کە لە ڕووی هونەریەوە ئێستای هەڵەبجە چۆن ئەبینی وەک لەو هەڵەبجەیی کە ئەوسا خۆت گەنج بوویت و بەس باسیەوەت کرد کە لەوسا بەڕاستی یعنی هەڵەبجەی تۆ بتەوێ هەتا 88 سەردەمانێکی زێڕین بوو لە شەستەکانەوە بیگرە کۆمەڵێک هونەرمەندی بەتوانا و ئەمانە خوڵقی نەربوون ێسا لەم ڕۆژانە سەرۆکی لقی هەڵەبجە تەلەفۆنی بۆ کردمتی مامۆستا بەنیازین هەموو ئەو ئەکتەرانەی لە شەستەکانەوە هەتا ڕۆژی چینیاباران کە ماندوو بوون لە هەڵەبجە ڕێز لێنانێکیان بۆ کوین وتم وەڵای کارێکی پیرۆزە بەوانشی کە ئەمری خۆیان کردووە بەڵام ئێستا کۆمەڵێک گەنج هەن عالم دە ساڵەی دوایە کاگەڕابیار و برادەرەکانی ناوەکانیشم زۆر بەیان لەبیر نییە داوای لێبوردنەکەم کۆمەڵی ئیشی جوانیان کرد بە تایبەتی ئیشی شەقام کۆمەڵی خەڵاتی بە پێزیان هێناوە لە فستیڤالەکانە ئێستا و کاگڕابیار هەر خەریکی کارێکە وا بزانم بەشدارە بێت لە فستیڤاڵی هەولێر و لقی هونەرمەندانی هەڵەبجەش خەریکی کارێکن نیمچە کۆمیدیە ئەمانیش هەر پێیان نەک پێیان وتم یعنی بەس ئاگداریان کردوم ئاوا بەنیازم سەردانی چام بکەم و یعنی جوڵەیە کەوتۆتەوە هەڵەبجە جوڵەیەکی تەمۆح نییە بەڵام لە دوای ئینتیفازەوە هەتا ئەمڕۆی لەگەڵا بێ هەچی بەرپرس و ڕێز و زەرا هەیە کە بۆ بە ڕێز و زەرا و بۆ بە نازانم چی و بۆ بە وەزیری ڕۆشنبیری تکا و ڕجاو دەزماچکردنمان لێ کردوون کە هۆڵێ بۆ هەڵەبجە بکەنەوە لەم دوایە هەر کاک ئاشتی سەرۆکیقلی هەڵەبجە تەلەفۆنی بۆ کردم وتی لەم ڕۆژانە بەردی بناغەدانراوە و ئیشاءالله هۆڵێک ئەکرێ بۆ هەڵەکی دڵخۆشکەرە ئیتر هیوادارین هۆڵەکە ئیتر بێتە دی و ئەو کوڕە گەنجە جوانانەی هەڵەبجەش دەست لە دەست و قووەت لەخوا ئیشی خۆیان بکەن چیش بە من بکرێ وەکو بادین هەڵەبجەیی گستی هۆڵەکەیان بۆیە دەستە خۆش لە سەرکەوتوبی مامۆستا دوا پرسیار باسی فیستیڤالت کرد بزانم ئەو فیستیڤالانی لە ئێستا ئەکرێت تا چەند لە تموحی ئێوەی هونەرمەندانە تا چەند بەشدار ئەبیت تا چەند لێر لە کارەکانی بەداخەوە هەتا میوانی فستیڤالەکانیش بۆ بە عیلاقاتی شخصی بەڵێ بەداخەوە زۆربەی زۆری هونەرمەندەکان ئەو گلەیان هەیە من یعنی زۆر جار دوای فستیڤال مامۆستا وتم مامۆستا مەکە بەڵێ تێگەی من قرارم ماوە یعنی دعوت بم و دعوت نەبم ئەگەر بڕم بۆ هەولێر ناچمە زمنی میوانی فستیڤال بۆ خۆمە چم مەجموعەی ئیشە بینم و سوودی لی ئەبینی وەکو بینەرێکە چم پێویست ناکە وەڵا دعوت کراوم برادەران پانێڵێکی شەقام کرابوو لە دەربەنیقان هەر بەرپرسی پانێڵەکە ڕەفیقمە ڕەفیق
دوایی وتبێت چی کوڕەوتم ئەزانی چۆنە ئەوەی وای لێ هاتەوە ئەوەی لەبەر چاوانە شتێکی وایە لەبەر دڵانە تێکێ من زۆر ئیمانم بۆ مەسەلە کوردیانە هەیە و لەبەر عیلاقاتی شخصی و ئەمانە من گلەی ناکەم بەڵام کاریگەری تایبەتی ئەبێ بۆم چونکە خەڵقانێک داوەتەکەن ئەلفوبێی ئەو ئیشە نازانی هەر وەچیشە بەڵام من ڕەنگە ئەکتەرێکی زۆر باش بم بەس نووسەرێکی باش نیم تێگەی وێنەگرێکی باش نیم سینارێستێکی باش نیم مدیرین تاجێکی باش نیم بەس لە بوارەکەی خۆمە بەڵام هەر کەسە و لە بوارێکی شاتوانە ئیش بکات و زۆر سپاس دەکەین مامۆستا بەهادین ئەمڕۆ تۆمان ماندوو کرد زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر شتێکت ما بێ پێمە خۆشە لە کۆتاییە بێڵێت وڵایی هەر عرف و عادەتە ئەبێ سوپاسی پشتی کامیرە بکەی ئەبێ سوپاسی تەلەڤیزۆنەکەتانەکە سوپاسی بەڕێزت وە گوڵێکی گەشاوەی شاری شیرینەکەی هەڵەبجەم سپاس دەکەم ئەمەیان هەڵەبجیانە قسە لەگەڵاکەم وەکو مام و برازە چاوەکەمی دەست خۆش بێ و مرتاح بووم لە پرسیارەکان و وەڵامەکان و شتی لابەلایی نەبوو هیوادارم کە بینەرش چێژی لێ بین هیوادارین زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ هونەرمەند بەهادین هەڵەبجەی ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر نوێترین کارەکانی تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ